ئەوانەیە کە گیراون بعضێک لەمانە سیخۆڕ بوون سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە بعضێکیشان تێکدەر بوون چەکدار بوون هەوڵی تەقانەوەی باڵەخانە و پێگەی بڵێم خەڵکی بیانی لێرە و کوشتن و بڕین و یعنی خەڵک پێی سیر نەبێ 6 ساڵ حکمی ڕۆژنامەنووسێ بدەن پێشتر ویداد و سەردەشت عوسمان چێ تیرۆری کردووە هەموو بەڵگەکانمان لە پەرلەمان دایە هەموو دنیا و پەرلەمانی ئەوروپا کە ویداد بەڕەسمی پاراستنی پارتی لە دهۆکا تیرۆری کردووە هەموو بەڵگەکانیشمان لایە سەردەشت عوسمان ئەم برادرە تۆمەتبارە لەسەر تیرۆرکردنی خدا قەمەژە چی کرد بابا منە تاوانبارە ئەو تاوانبارن ئەو حاکم تاوانبارە هەکە فێرە کوردستانەکە عادل وایە نوکەس مێژە هەمی قەلک بلا هەمی سبای خوب پێشاندنە بلا هەمی بێ وەک ئەوەی پێشبینی دەکرات دادگای پێداچوونەوەی هەرێم سزای چالاکوانەکانی بادینانی بە تۆمەتی سیخوڕیکردن و دروستکردنی مەترسی بۆ سەر ئاسایشی هەرێم پەسەند کرد بەو شێوەیەش بۆ ماوەی 6 ساڵ زیندانی دەکرێت دەستەی سزایی دادگاکە لە 5 دادوەر پێگاتون بە شێوەیەک سیان لەم دادوەرانە سەر بە پارتی دیموکرات و دوانیان سەر بە یەکێتی نیشتیمانی ئەو دادوەرانەی کە لە پشتی پارتی دیموکراتن دژی چالاکوانەکان دەنگیان بەوە داوە کە سزاکە وەک خۆی بمێنێتەوە و جێبەجێ بکرێت لە بەرامبەردا دوو دادوەرەکەی سەر بە یەکێتی وەک هەمیشە دژی دەزوەردانی حەزب بوون لە دادگاکاندا سێ دادوەرەکەی پارتی بە ناوەکانی حاکم عەبدوڵڵا شەڕەڤانی حاکم مصلح گەیلانی و حاکم محەممەد مستەفان دەنگنەدانی دادوەرەکانی سەر بە یەکێتی سەلمێنەری ئەوەیە کە دۆسیەکە سیاسیە و هیچ پەیوەندیەکی بەو تۆمەتانەوە نییە کە ڕاستەی ئەو چالاکوانانە کراوە هەرچەندە دۆسیەکە زۆرترین قسە و باسی بە دوای خۆی داهێناوە بەڵام تا ئێستا نەدادگە و نەدەستگا ئەمنیەکانی پارتی نەیانتوانیوە تۆمەتەکانیان بەڕوونی بخەنە ڕوو پەسەندکردنی سزای ئەو چالاکوانانە لە ساڵڕۆژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان هەڵگری چەندین پەیامی ترسناکە بەرانبەر ڕۆژنامەنووسان و ئازادی بیرروڕا لە کوردستان بەو پێی نزیکەی 3 مانگ و 19 ڕۆژە بڕیارەکە ڕەوانەی دادگای پێداچوونەوە کراوە بەڵام لە ساڵڕۆژی کوشتنی ڕۆژنامەنووسێکدا بڕیارەکە پەسەند دەکرێت دۆسیەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان لە شاری هەولێر کەو کات مەسعود بارزانی کوڕە گەورەی مەسعود بارزانی بە دەرکردنی بڕیاری کوشتنی تۆمەتبارکرا لێکچوونی زۆر لەگەڵ دۆسیەی سزادانی ڕۆژنامەنووسانی بادینان هەیە بەو پێی ئەو کاتیش سەردەشت عوسمان تۆمەتی تیرۆریست بوونی خرایە پاڵ تەواوی دۆسیەی تاوانبارکردنی چالاکوانەکانی بادینان پشتی بە ژمارەیەک وێنەی بڵاوکراوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و گروپێکی گفتوگۆی ناو فەیسبوک بەستووە ئەو چالاکوانانە بۆ گۆڕینەوەی زانیاری ڕۆژنامەوانی لە نێوان یەکتردا بەکاریان هێناوە سزادانی ئەو چالاکوانانە شەپۆلێکی فراوانی ناڕەزایەتی لە ناوە و دەرەوەی هەرێم بە دوای خۆی داهێنا هەمووان چاویان لەسەر ئەوە بوو دادگای پێداچوونەوە سزاکە هەڵبوەشێنێتەوە بەڵام بەدەنگی دادوەرە پارتیەکان و وەک هەمیشە بۆ باڵا دەستکردنی حەزب بەسەر دادگاکاندا سزاکە پەسەند کرا سزادانی ئەو 5 چالاکوانە ڕاستەوخۆ بە بڕیاری مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و کوڕە گەورەی مەسعود بارزانی جێبەجێکراوە کە هەمیشە دەستی خستوەتە ناو کاروباری دادگاکان بەو پێی تەنیا چەند ڕۆژێک پێش سزادانیان لەلایەن دادگای هەولێرەوە مەسعود بارزانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تۆمەتی سیخوڕی و پلانی ئاژاوەگێڕی بەسەر ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەدا سەپان کە ئەوە دەستدرێژێکی گەورە بوو بۆ سەر دادگاکانی هەرێمی کوردستان دۆسیەی ئەو چالاکوانانەی بادینان یەکەم دۆسیە نییە کە دادگاکان بۆ سزادان و بێدەنگکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان بەکاریان دەهێنرێت ئەگەر سەرنج بدرێت پێش ئەوەی مەسعود بارزانی پۆستی سەرۆکی حکومەت وەربگرێت ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەرفێنران و لە هەندێک باریشدا تیرۆر دەکران لە نمونەی سەردەشت عوسمان و ویداد حسێن کاردووکیان دەستگای پاراستنی پارتی و مەسعود بارزانی بە کوشتنیان تۆمەتبار کراوە بەڵام ئێستا لە بری کوشتنیان لە ڕێگای دادگاکانەوە بە هەڕەمەکی سزای توندیان بەسەردا دەسەپێنرێت
ئەوەش تەنیا بە ئامانجی بێدەنگبوون و ترساندنی هاوڵاتیان بەرامبەر ئەو زڵم و ناعەدالەتیەی پارتی بەرامبەر هاوڵاتیان دەیکات. ئێستا باڵی هەواڵگری پارتی دیموکراتی کوردستان کە لەلایەن مەسعود بارزانی و کوڕەکانیەوە ئیدارە دەدرێت تەواوی دەستگا و دامەزراوە شەڕعیەکانی هەرێمی کۆنتترۆل کردووە. هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێم لە ژێر دەستی ئەو باڵەی پارتیدان. دەسەڵاتی دادوەری و سەرچاوە داراییەکان کەوتونەتە ژێردەستیانەوە. هاوشێوەی گروپێکی مافیایی مامەڵە لەگەڵ دامەزراوە شەرعیەکان دەکەن.